باشە هەر لە سنووری ئەو پشدەر و بیتوێنە بە هەزاران گەج سەری خۆی هەڵگرتووە. چارەنووسی خۆیان دەکەوێتە چارەنووسێکی نادیار لە سنوورەکان، لە دارستانەکان، بە سەرما و گەرما، لە دەریاکاندا بەشێکی هەرە زۆریان بە خێزانیشەوە، بە منداڵە بچووکەکانەوە، بە ئازیزەکانیانەوە بوونەتە خۆراکی تیمساح و قرشەکان. دەسەڵات چۆن شەرمەزار نابێ، چۆن خەجاڵەت نابێ، چۆن بە خۆیدا ناچێتەوە لە بەرامبەر ئەوەیدا کە گەنج سەروەت و سامانی هێز و وزەی لە بنەهاتووی میلەتەکەتە و کۆمەڵگاکەتە. بە پێچەوانەوە لە بری ئەوە دێ خەباتێکی چینایەتی وا باشترە بڵێم هێڵ گەنجان دەکا بە دوو هێڵی تەریب. هینی چینایەتی خەباتی چینایەتی زەق دروست دەکا، گەنجەکان دابەش دەکا بۆ دوو چین، بۆ دوو تەبەقە. بەدایان زانکۆی ئەهلی کراوەتەوە لێرە. زانکۆ سینەمای هەیە، زانکۆ مەسبەحی هەیە، کافتریای هەیە، ئوتێلی هەیە. ئەوەندەی گرنگی بە بەواری تەرفیهی دەدەن، ئەوەندە گرنگی بە زانست و پەروەردە نادەن، بە پەروەردەکردن نادەن. هەموو شۆڕشەکانی دنیا بە کوردستانی خۆشمانەوە زۆربەی هەرە زۆریان ئەوانەی کە پێشەنگ و کە پێشڕە و سەری ڕمی شۆڕشەکان بوون هەر گەنجان بوون. هیدی لەو ڕێکخراوەدا هەر لە پرسی سەرەوە دەبێت بەڕێوەبەراتی هەبێت. نێو بەڕێوەبەراتیدا چەند کەسێک بخوان دیار دەکەن کە بێتە بەڕێوەبەراتیە ئاستی بەڕێوەبەراتی تاکایەتی یاخود هاوبەشێت و کەسی وەک دەڵێن هاوسەرۆکایەتی یاخود تاکایەتیە. اینجا کار و بەرنامەکان دابەش دەکرێت هەر کەسێک بە پێی ئەرک و مافی خۆی بە پێی توانای خۆی بۆ کاران هەڵدەستێت. لێرەدا وەک دەبینی لە نێو کۆمەڵگەی خۆمادا ڕێکخراوی زۆرمان هەنا. ڕێکخراوی ئاینی دەڵێ کە هەر کەسە و بە پێی مەزهەبی خۆی ڕێکخراوی داناوە لە ڕووی نەتەوەی وەدڵ هەر هەمان شێوە. بەڵام ئەوانە تعبیر لە ڕای گشتی گەنج ناکە. وەک دەزانین ڕێژەیەکی زۆربەی زۆری گەنجەکانمان لە نێو کێشەدانە، ئامانجەکانیان دوورخراونەتەوە یان تێک دراوە لە ڕووی ئیرادەوە لێی دراوە، بەهێز کراوە، لە ڕووی هزریەوە زۆر دواکەوتووە. بە مەبەستەوە کرابوو، نەمە مەبەست کرابێ سیستەم کردبێتی یاخود گەنج خۆی هۆکار بێت. ئەوانە کێشان بەڕاستی کۆمەڵە کێشەیەکی گەورە لە خۆ دەگرێت. بۆ نمونە هەندێکیان بە دەزوەردانی دەسەڵاتی دێرەوە دەسەڵاتی دوژمن و هەندێکیش لە ناوخۆی کوردستانەوە ڕوودەدات. بە سەرەتا دەزوەردانی دەسەڵاتی دێرەوە دەسەڵاتی دوژمن باسکەین. دەسەڵاتی دێرەوە هەر لە بە درێژایی مێژوو ئێمە ئەومان لە پێشساوە کە هەمویان هەوڵیان داوە شۆڕشەکانی کورد سەرکوت بکەن لە پێناوچی لە پێناو ئەوەی کە کورد ناسنامەی تایبەتی بەخۆی نەبێت. ئەو گەنجە بڕوا بەخۆبوونی هەبێت بە شێوازێک بتوانم ئەو گەنجە دروست بکەم بڕوای بەهێزی خۆی هەبێت. لە ئەزمونکردنی ژیانی سیاسیەوە تاک دەوێت ئازاد بێت لەو سیستەمی کە دەسەڵات دەسەپێنێت بەسەردا لەو چاودێریە و لەو سوودێک سیاسی کە دەسەڵات بۆ خۆی دەوێت تاک بەرهەم بێنێت بۆ شێوەی خۆی. هەروەها لەوەی کە لە ئەزمونکردنی ژیانی نەریتیش واتە تاک دەوێت لەم کۆتوبەند و نۆرمە کۆمەڵایەتی و ئەخلاقەکانی کۆمەلگا بە تەواوەتی ڕزگار بێت. بەڕاستی ئەوە بۆ خۆی هەنگاوێکی باشە کە کۆمەڵێک گەنجی بوێت و باوەڕ بەخۆ بوو دەتوان لە بابەتێکی وا هەستیار ئەمڕۆی کۆمەڵگەی باشووری کوردستان گفتوگۆ بکەن. بێگومان هەربوونی گفتوگۆ لەنێو ئەو گەنجانە بە بیر و بۆچوون و سەرنجی جیاواز لێگەڕینێکی باشە بۆی بگەن بەو کێشانەی کە توان بڵێن مانشێتی باسەکە کێشەی گەنجە یعنی تاوتوێ بکەن. کاتە لە هەموو زانکۆکانی جیهان هەموو نەوعە کەسێکی تایە، هەموو زۆربەی شتی تایە، لەبەر شتی باشی تایە لەوێ شتی خراپشی تیا ڕوو بدات. بەڵام ئەوە گەنجەکان خۆشیانن کە خۆیان بووە نادەن.
سبلين بون منا إما هم بومر حلاتي بريوي بلا من لا هم كاتك من ألم للسمينارا بعد تويجي همو تكانوا قسكانوا اشتكان كوكينوا بيجيني مدى صلاة سكان قد الصلاة إما ديري هم جوبان راقفتي وبرنا بومر لواني هيت لما صار كنا بورد تاشتك فكري لي ورقرين بلام بيم خوشة بيامك بقى بدأ الصلاة بشويش زور جوان لە جۆش و خڕۆشی ژیانی مەنگ ببێ بوەستێ پێمانوە ئەو ئینسانە پیرێ لە ڕاستیدا ئەگەر چی تەمەنیشی بە گەنج کەم بێ